هەتا یەک نەهارە بۆی 12 لە بیا بن نەربگەنە بیا بس ساعات 12 ڕێکە و لەگەنەوە دیەکە توولی ئاواچێ بەرەو ژوور ئێرەیەکە لە دیاتاکە کە سەبتی ملی کراوە ماشە مێماریەکەی کە بە باشی بگەڕێن پیاە کۆڵانەکانی ماڵەکانی مناڵەکان کمیتەی وێنەگری ئەنجومی بەژینە ناوەندی بەژین لەگەل کارگەی نەقاشی ئەنجومی تەجەسومی هاتوین بۆ ژان یەکێ لە دیاتەکان ژاوەرز ژانێکی لەو دیاتە تایبەتی هەسەکە مێماری پلەکانی هەیە سەبتی ملی کراوە لە ئێرانە جزء هەشتی هاتی هەولەوانەسەکە مێماریەکی منحەسر بە فەردی هەیە بەغەیر ئەز مێماریەکەی خەڵکەکەیشیە تایبەتی ئێمە ڕۆژێ زۆر خۆش تایبەتیمان بەڕێکرد سپاسگوزاری هەم لە خەڵکی ژان هەم بۆ تەبیعەتێک کە ئێمە ئیمڕۆ میوان کرد مناڵەکان کۆبوونەوەی زۆر باش بوو هیوادارم کە درێژەی بێت بەژین بۆ بە ناوەندێک کە وەها پەرەیسەندووە بۆ بە دانیشگایەکی زۆر گەورە کە خەریکە مرەتەب شە بەخشێ بە ئێمە من وەک گوتم هیوادارم کە درێژەی بێت و دەستخۆشانە ئەەکەم لە مناڵەکان و ئەو کەسانە کە زەحمەتیان کێشا بە تایبەتی ئارام کە کاری ڕێخستنی خست سیامە کە خۆی ژانی و زەحمەتی کێشا وات بۆگرە و سەرجەم ئەو کەسانە کە ئیمڕۆی بەدەستێنان دەستی خۆش بوو بەشی وێنەگری ناوەندی فەرهنگی هونەری بەژین ئەمڕۆ هاتوین بۆ ئاوایی ژان ڕێکەوتی دوی گەڵاڕێزان 1400 هاتوین بۆ ئاوایی ژان ئاواییکی زۆر تایبەتە و بە تایبەت ماڵەکان یا ماڵەکانەکان کە ئەدوانین بڵین شوێنێکە تایبەت فەقەت بەم ئاواییە نەگەوەی کە شێوازی دیکانی ناوچەی هەورامان بەڵام ماڵەکانی ژان خۆی تایبەتی ئەم ئاواییەتەوە میعماریەکی زۆر جوانی هەیە چێژێکی تایبەتمان وەرگرت بەڕاستی ڕۆژێکی تایبەت و خۆش بوو بە سپاسی هەموو دۆستان و هاوڕێیان ئەەکەم کە کۆمەک و یاریدەدەر بوون هەم ئەوانەی کە بەشی ڕێخستان چ لە ئاوایی ژان چ لە بەشی هاتوچۆمانە سپاسی هەموو لایەکەم و دەستان خۆش